دەهۆڵلێدان و هاوهوشی دەستگا ڕسمی و سێبەرەکانی جووتحزبی دەسەڵات لە ساردکردنەوەی هاوڵاتیان لە نوێکردنەوە و دەرهێنانی کارتی دەنگدان شکستی هێنا. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام کە لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەولێر و سلێمانیەوە دەستی کەوتووە، ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان سەردانی ناوەندەکانی کۆمسیۆنیان کردووە. بە چەشنێک لە هەولێر و سلێمانی زیاتر لە 40,000 کەس سەردانی ناوەندەکانی کۆمسیۆنان لە ماوەی ئەم سێمانگەدا کردووە. لە فترەی تەحدیث لە 13 حوتەوە تاوەکو ئەمڕۆ زیاتر لە 120,000 دەنگدەر سەردانیان کردوون، ئێمە کارمان بۆ کردوونە. لە ناویاندا هەیە زانیارەکانمان ڕاستکردوونەتەوە، هەیە شوێنی دەنگدارمان بۆ گۆڕیون و هەیە موالیدی 2005 تازە شمولی دەنگدان دەکات عمری بۆ تا 18 ساڵ ئێمە کارمان بۆ کردوون کە ئەوانی کە هاتوون ئێمە زانیارەکانمان ڕاست کردوون زیاتر لە 5,000 کەسن، ئەوانی کە ئیزافەمان کردوون یعنی ناویان لە سزی داخلی نەبوو ئێمە ئیزافەمان کردوون زیاتر لە 4,000 کەسن و ئەوانی کە تازە مالی 2005 ئەوانش زیاتر لە 13,000 کەس دەبن. لە 13 تەمووزەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەرگای ناوەندەکانی نوێکردنەوە و دەرهێنانی کارتی دەنگدانی بۆ هاوڵاتیان واڵا کرد تاکو کارتەکانی دەنگدانیان نوێ بکەنەوە. دوای چەندین جا درێژکردنەوەشی ئەو وادەیە کۆتایی هات. وڵی تەسەورێکم ئەمە دەستێک بێ بۆی خەڵک سارکەن و لە مەسلحەتی و کەسانەی خەڵک دەنگنێ بەڕاستی گەرمگوڕێکی باشە بینم بەڕاستی لە وەکو لە تیڤەکانەوە بینیم گەنجان زۆر هەوڵێن زۆر هاتوون بەدەمیەوە. من هیوادارم هەموو کەسێک هەموو ئاخر هەڵبژاردنە ئەتوانین ئیتە هەموو ئەمەلێکمانە هەڵبژاردنێ بەڕاستی بۆی سزایان بین. ئێتە تۆ ڕێی خۆتە دەنگ بەکێ نایت میمەوێت دەنگەکە نەفەوتێ. هەستم بە گەرمگوڕی خەڵکە کرد بە زۆری خەڵک جەنابتە هەستان بۆ کردیەوەش. بەڵێ منیستە بە ناوەندی مەهاباد بووم لێوە هاتم بۆ ئێرە لەوێش زۆر قەرەباڵغ بوو نردینیان بۆ ئێرە بۆ ڕێکردنەوەی کارتەکەمان. بەڵێ بەڕاستی قەرەباڵغێکی زۆر ئەبینم بە بنکەکانی وەرگرتنەوەی کارتی بایۆمەتری. بۆ زانیاری زیاتر پەیوەندیم بە یەکێک لە ناوەندە سەرەکیەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە ئەسنووری پارێزگای سلێمانی کرد بۆ ئەوەی ئامارێکم بۆچم بکەوێ بزانم لەم ماوەدا چەند کەس سەردانی ناوەندەکانی کردووە لە تەواوی پارێزگای سلێمانی بە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و لە هەمان کاتا پارێزگای هەڵەبجە و سلێمانیش ئەوان ئەو سەرچاوە بۆ پەیامەوەی ئاشکرا کرد نزیکەی 120,000 کەس سەردانی ناوەندەکانی نوێکردنەوە و لە هەمان کاتە دەرهێنانی کارتی دەنگدانی کردووە و لە کۆی ئەو ژمارەش 27,000یان موالیدەکانی 2004 و 2005 بوون واتە ئەو کەسانە بوون کە یەکەم جاریانە بەشداری لە پرۆسەی دەنگ دەکەن. سەرەڕای کۆتایی هاتنی وادەی نوێکردنەوە و دەرهێنانی کارتی دەنگدان بەڵام ئەو هاوڵاتیانەی کە مامەڵەی ئیداری و یاساییەکانیان ئەنجامداوە و کارتەکانیان وەرنەگرتوتەوە دەتوانن لە ڕۆژانی ئایندەدا سەردانی بنکەکانیان بکەنەوە و کارتەکانیان بەبێ گرفت وەربگرنەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.